ئەشکەوتە پیرۆزەکە کە ئەشکەوتەکەی سەردێمان بوو بە شانم. پێم خۆش بوو لە بۆنەیەکی ترا بە کۆمەڵی شادی و پێکەنین و زەوق و کەیفەوە کۆڵبینەوە، بەڵام ئێمڕۆ ئێمە بە تایبەتی من هاوڕێکی ئەزیزم لەدەستداوە، باوکێکی ئەزیزم لەدەستداوە، کەڵە شاعیرێکی گەورەمان لەدەستداوە بە هەمومان. من حەزەکەم ئێمڕۆ لەوە دەست پێ بکەم کە من و شێرکۆ بێکەس بەڕەحمەت بێ کۆمەڵە یادگاری خۆشمان هەبوو پێکەوە. ڕاستە من 15 ساڵە کوردستانم نەدیوە، سەفەرم نەکردێتەوە، بەڵام هەمیشە لە ڕێگەی وشە و لە ڕێگەی شعر و لە ڕێگەی گفتوگۆ ئەدەبیەکانمانەوە نزیک بووم لە زۆربەی زۆری ئەدەب دۆستان، بە تایبەتی مامۆستای گەورە شێرکۆ بێکەس. من و کاک شێرکۆ پێشەوەی سەفەر بکە بۆ ستۆکۆڵم 3 ڕۆژ پێشەوە لە پەیوەندیکی تەلەفۆنیا بەم شێوازە قسەمانە کرد. هەڵبەت بڕیار وابوو من سەفەر بکەمەوە بۆ کوردستان و ئەو لە دەستگای سەردەم کتێبەکەم بۆ چاپ بکات، بەڵام پێی خۆش بوو کە گوێی لە پارچەیەکی بچووک لە شعرەکانم بێ بە دەنگی خۆم، چونکە پێشتر خوێند بیەوە لە زۆر شوێن. منی ژوتم ناتوان بیخوێنمەوە شعرێکی کامل بۆت، بەڵام ئەتوانم کەمێک لە پێشەکی یەکێک لە شعرەکانم بۆ بخوێنمەوە کە بە ناوی ترۆپی داڵغەیە لە ساڵی 2009 بڵاو بۆتەوە. وتیم شعرەت بۆ کێ نووسیوە؟ منیش دڵم شعرم بۆ باوکم نووسیوە. وتی ئەی تۆ باوکی خۆت زۆ خۆشێ دیارە. وتم باوکی خۆم زۆ خۆشێ بۆی کە 10 ساڵیش قسەم لەگەڵی نەکردو و نەبینی و هەستم کرد بەوە دڵی پڕ بوو لە گریان، بەڵام دوجارتی ئەی ناکرێت ڕۆژە من ببم بە باوکت و تۆ یەکێک لە دەقەکانی خۆت بە من بخوێنیتەوە یا یەکێک شعرێ بە من بنووسی بەو مەبەستەی کە من باوکی تۆ بم. نیش پێم وت بۆنە هەموو شتێک کرێ بە تەنها گەر خۆت بتەوێ. ئەویش پێوتم ئەیستا چی لەبەردەستە شتێکم بۆ بخوێنەرەوە کە بۆ باوکت نووسی بێ، وەها بۆم بخوێنەرەوە کەوا هەست بکەیت ئێستا من باوکت بوو بەرامبەرت دانیشتوم و تۆ قسەی بۆکەیت، بەڵام بە شەرتێ نابێ بخەیتە گریان. منیش وتم گەرانتەی نەخستنە گریانە پێ نادەم، بەڵام حەزەکەم بۆت بخوێنمەوە. ئیتر ئەوە بوو بەم شێوازە پێشێکی ترۆپکی داڵغەم بۆی خوێندەوە. ئەیۆ کاینەی ڕەنگە هێشتا لە جێگایەکی دوورە دەستی تۆیە، گۆشەیەک هەبێت و بۆنی نەرمی پەژمردەی من بهێنێت بەسەر و چاوی نەدوێتێتدا. ئەوە بزانە من هێشتا هەناسادەم، نەک لە بەهەشتی باوەشی میهرەبانی تۆیە، بەڵکو لە ناو دۆزەخی دوورە پەرێزی تۆ لە بینی بارداشتەکانی ڕۆژگاردا. تۆ بڵێ بۆنێک کە ئاگات بەلوتت کە بۆنی بۆ کڕوزی ڕۆحی کچەکەتی لێبێت بتخاتە کەڵکەڵی ئەوەی کە بتەوێت، تەرمی جگەر گۆشەکەت بە زیندوی بەسەر بکەیتەوە کە لە ناو لە شولارێکی باریکەلە و لە سوچێکی لاچەپەکی دنیا و فرامۆشی تۆدا بێ نازانە کۆشمەڵی کردووە. بەڵام نا، من لە تنۆکەکانی بارانەوە ڕۆحوتێنی ڕووەکەمە پاڵەوانێکی ئەفسانەی و لێ پاڕێمەوە دام بگرێت لە سەفەر، وەک منداڵێک ورکێکی منداڵانە ئاگرم لە داوایەک کە هیچ پاڵەوانێک ناتوانێت بۆ جگەر گۆشەکەی خۆی دابین بکات. داگرتن لەسەر پشتی ئەسپی تیژڕەوی کات و غوربەت. بەڕاست ئەی پاڵەوانی ڕۆحی بەفر، دەردی ئێمە چه عیلاجێکی هەیە دەبا بێنە خوار لەسەر پشتی بە. زۆر جار کە قریشکە و هەنسکەکانی هەور لە سەبەری پەڕەی ڕۆح مەخشێن بیرەکەمەوە ئاخۆ ئێمە چ بەڵگەیەکمان پێیەکەوە هەم نەبین. من ناتوانم سرم دەربچێت لەوەی حکمت لەم ئازارگەل و عەزابگەل و دەردی فەرامۆشیە چییە؟ ئەم دێڕاناکرێت خۆیان بگوێزنەوە بۆ ناو کایە پیرۆزەکانی تری ژیانیشت، وەک ئەوەی درک بکەیت ئەم گزارشتانە بەرگاوین بە سۆز و هەواڵ و ئۆخەی و هەناسە هەڵکێشانێکی دڵنیابوون لە هەبوون تو هەبوونم لە ناو سەرتا باچرگەکانی ڕۆژ و شەو و مانگ و ساڵ و سەدەکانی هزری تەم خواردوماندا. پەیوەستبوونی من بە بیرەوەریەکانی تۆوە، لە ناو کەوانەیەکی بچووک داوای لێ کردووم گوێم بەر هەروشەیەکی باوکەکەوێ
خێرا دڵم بێکەسانە ئەکەوێتە تربەتر من و تۆ چونکە ناتوانین هەبوونمان لە ئاستی یەکدیدا چاواشە بکەین بزانە چ مەزنیەک گرەی داوین باشە زانیت کاتێک دڵۆپەکانی باران بە چۆماوەکان پێڕاگەن وەک دڵی من ئەڵێن تۆ ئێستا چوتە شوێنێکی عاسی شوێنێک کە قەڵەم پێی ناوێرێت شوێنێک قابل بە نەتوانینی وەسفە تۆ وەک کریستاڵی باران و من وەک هاوڕێی خاک لە چەمێکی خەیاڵیدا هەر ڕۆژێکێت ئەینە لێزمەی وشە منە بێ بتبینەوە بابا خۆشم نازانم باشی لەوەدا منەتم بە تێپەڕێنی کات نەبێت بەسەر گۆشەگیریمدا یانم خۆشەویستیە بێغەل و غەشەی خۆمت بۆ بەئاخنمە ناو تۆی نامەیەکەوە کە ڕەنگە تازە بری هیچ نەکەوێ بۆت لەسەر دەمێکدا کە باوی نامە و خۆشویستن ڕەنگە بەسەر چوو بێت بەم جۆرە پێشەکی ترۆپی داڵغەم بۆ مامۆستا شێرکۆ خوێندەوە و بێدەنگ بووم و هیچم نەوت گوێم لێ بوو ئەو فرمێسکەکانی ئەسڕی لە ناکاو دەستی کرد بە قەرخەقەرخ و وتی ئێستا چەند ئاسوودەم کە هەستەکەم لە پنا منداڵەکانی خۆم و باوکێکی ژەڵە شاعیرێکی وەک تۆشم تۆ خێرا وەرەوە بۆ کوردستان با سەردەم لە خزمەتی کتێبەکەتدا بن ئەمە دوهەمین قسەی من و کاک شێرکۆ بێکەس بوو پاشان لە دوایەوەی کە هەواڵی مەرگیم بیست تاو پەشۆکەم ئەو سەفەرەشم ڕەفس کردەوە کە بڕیار بوو 2 ڕۆژ بەر لە مەرگی بێکەس بۆ سۆکۆڵم بیکەم بۆ یەکەم جار بیبینم لە نزیکەوە بەڵام لە گەڕانەوەم لە بەریتانیا و بۆ دانیمارک بەدەم خەیاڵی ئەوەی ئەگەر من و ئەو بەریەک بکەوتینایە وەک باوک و کچێک ئەبوو ئەم شیعرەی بۆ بنووسم کە ئێستا بۆتان یەخوێنمەوە دوجار ئەم شیعرەم لەناو فڕۆکەکەیان نووسی بە خۆم و تۆزێک کاتەوە خۆمەکەم بەناو میهرەبانیتدا لەژێر تیشکی زەردەخەنەی دوای مژەی جگەرەکەتدا ڕاکشێم تا هیلاکیم ئەوێت بە هەڵم لە مردنە ڕوانم کە چۆن لە هەرناوی ژیاندا تاپوتەکە دەپێچێتەوە لە ئازادی بێکەسی دوور دەبمەوە کە چۆن ئاشتی و ناشتی و بەجێی هێشتی خۆزانم تازە فائیدەی نییە بەر لە مردن مەرگی خۆت بلاوێنیتەوە کەواتە وەرە باگومان لە هەڵکردنی ئاگر بکوژێنینەوە ترس لە تابلۆی ویساڵ وەک تەپ و تۆزێکی قەدیمی بسڕینەوە بۆ ئەوەی هیچ نەبێت فێر بین چۆن لە دوای مەرگ بۆ شایە زۆرەکان پڕ بکەینەوە بێکەس من و تۆ هەردووکمان سەرزەمینی جوانین بەڵام لەشکری ئازار هێرشی کردوینەتە سەر داگیری کردوین خەمەیەکی دڕەندا چەندەها کتێب خۆی لە حەسرەتی ئێمە دەرهێنا و کتێبخانەکانیان لە شارەکاندا بنیادنا کەچی ئێمە هەر بێکەس ماینەوە من و تۆ بەو هەموو ئازارەوە زەمینی نیگەرانیە بڕین چاوەڕوانی و پرشنگی خۆرێک کە پێویستە هەڵبێت بە یەکتریە ناسێنین من و تۆ بەو هەموو ئازارەوە کە ژیان ڕشتیە قۆڵایمانەوە جلی واکەینە بەری فرمێسکەکانمان کە ڕویان بێت بە شەمەندەفەر هاتوو چۆ بکەن پێیان عیب نەبێت پاسپۆرتەکانیان تازە بکەنەوە و لەم سەردەمەوە بۆ سەردەمێکی دی سەفەر بکەن من و تۆ بەم هەموو ئازارەوە ناچارین بچینە بازاڕ و بلوسی گەرمتر بە نەخۆشیەکانمان بکڕین چونکە ئێمە کەسمان بە ساغی نەمانتوانی درێژە بە ژیان بدەین ئێمە ئاڵوودە بووین بە خۆ دزینەوە ئێمە مەست بووین بە بێدەنگی ئێمە سەرخۆش بووین بە پێچانەوەی برینەکان نەک بۆ شاردنەوە نەک بۆ چارەسەر من و تۆ شەرمنی وەک شەراب بوو بە خواردنەوەی سەر مێزەکانمان مێزی گفتوگۆ ڕەسمی و دەمەتەقی ئەدەبی و قسە و باسە کۆمەڵایەتی و چرپە ڕۆمانسیەکانمان کەچی بڕوانە بێکەس من و تۆ هەر بێکەسین من و تۆ ترسنۆکی ساڵەکانی بە سوغرە گرتین من و تۆ لە چاوی ئیماندارەکاندا وەک دوو بێ ئیمان دانیشتین لە ناوڕاستی بانگی مەلایەکدا ئەو کاتەی نیوڕۆیەک ژنێکی سکپڕ مناڵەکەی ناوسکی ورگی لێگرت بۆ بنیادنانی شارستانیەتێکی بێکورسی من و تۆ جوانین بە دیوی خەوندا ناشرین
بە دیوی کردەوەی هەمیشەییمان من و تۆ قوربانی و قوربانی دەر بێگانەی ڕاستەقینە بە یەکتری ڕەنگە دروستبوونی تۆ هۆکارێکی دیکەی هەبوو بێت هاتنی منیش بەهایەکی جیاواز وەلە گەرەنتی نییە ئەم مەرگەت بێکەس گەرەنتی نییە مەرگەت بێکەس تا دۆزینەوەی لاشەکانمان لەناو ڕۆحی کەلەب چەکراوی شارەکانمانە بۆیە من و تۆ هاوبەشین لە مەرگ و جەنگ و کارەساتدا تۆ لەسەر پەلکی گەواڵە هەورەکان و منیش لەناو جەهەندەمە دەستکردەکانی مرۆڤایەتیدا تۆ لەناو تۆدا ئەوەی تۆ ئەیکوژی ئەوەی من لە دوای تۆ بێ بەرهەمی بهێنم وەک شاعیر ئەوەی من لە دوای تۆ سەرخۆشی لێ یەکەم بڕوانە نەوەیەکە لە شعر و موزیک بەجێماوە ئەوەی من ئەیکوژم مەرگی تۆیە و ئەوەی تۆ سەرخۆشی لێەکەی زەمینێکە خاپور من و تۆ بەو هەموو ئازارەوە ئیتر ڕوو لە کوێی مرۆڤایەتی بکەین ڕوو لە کوێی کتێب ڕوو لە کوێی پەیف ڕوو لە کوێی نیگا ڕوو لە کوێی یەکتر بڕوانە بەم سووکە زەردەخەنەیەم خەنی مەبە سەڕەشبوونەوەی من لە دوای ونبوونت هاتنەوەی تۆیە لە بەرەی کۆچ و گەڕانەوەی من بینینی تۆیە لە ناو خۆتدا کە چۆن نەتوانم پڕپڕت بکەم لە پشکۆ لەم سەرماستانی غوربەتی هاتنەدا چۆن نەتوانم بتکەمە کێڵگەی تەزوو کەواتە بێکەس ئێستات شەڵاڵ لە من کە خۆم بەتاڵم لە نزیک دەستی پیاسەیەک کە خۆم حکایەتێک و چێژ لە نووسینەوەمدا هەیە کە خۆم حکایەتێکم و نە چێژ لە نووسینەوەمدا هەیە و نە لە پەرەشبوونەوەمدا بەناو تۆدا وەک چۆن ژیان دوجار ڕژانی بێ ئامانی ڕەنگەکانە بەناو بێڕەنگی ئێمەدا بۆیە ڕەنگە بمەوێت لە تۆ داون ببم و ئیتر خەم لەوە نەخۆم دنیا لە پاش نەمانم چ ڕەنگێگەگرێ بێتاقەت نەبم لەوەی نامێنمەوە نازانم سەرەتا و کۆتایی منە بم یا ساتەکانی بێخوڵق بوون لە ئاستا مەزرۆی من و فراوانی بەرەکەتی تۆ کە ئیستا لێرە نیت تۆش بێکەس خۆ باشە زانیت مرۆڤ حکایەتێکە ژیان هەر جارە و جۆرەگەی نووسێتەوە وەک نووسینەوەی لە دەفتەری بەهاردا وەک نەخشاندنی جەنگ بە تێکەڵەی هەموو ڕەنگەکان لە جەرگەی ئاوەدانیدا وەک ڕەونەقی هەتاو لەسەر سیمای بەفری بەرەو پیری چوونی هەردووکماندا دەسا بێکەس هەر خۆت دەرکەوە وەرە چنگ بکە بە دڵمدا و منی لێپەڕ بکە و بیپرژێنە بە مەزارەکەتدا بە ئاشکرایی بمبینێت لە پاش مەرگت چژنە شاعیرێکی پەراوێز کەوتوم ئەوسا تۆ بە نەختێک کاتی خۆتەوە منیش بە نەختێک کاتی خۆمەوە خۆمان بەڕوت و قوتی لە زەویەک زینەوە ئەوسا خۆمان بەڕوت و قوتی لە زەویەک زینەوە ئەو هایە چیرۆکی نیە تۆ بێکەس زۆر سپاس تاڵەقژی کچێکی جوان لەسەر شانم بەجێ مابوو لە دواییدا تاڵەقژم کرد بە پەتی دیلانێ بۆ هەڵبەستی 5-6 ساڵم دەنکە زیخێکی کوردستان لەکەیەوە چۆن نازانم پەڕی بووە لۆچی گیرفانی چاکەتێکم ئەمڕۆ ڕێکەوت دۆزیمەوە دەرم هێنا و ماچم کرد و کردم بە بەردی کەعبەی گشیعرەکانم بەڕێزان ئێستاش ئێوە و شاعری لاو کاک ئالانپەری بە هۆنراوەیەک کە بۆ ئەم یادەی ئامادە کردووە با بفەرمێ ئێوارەتان باش ئەم هۆنراوەیە بە ڕۆحی مامۆستا شێرکۆ پێکەس پێشکەشە کە فێری کردین مانای کوردبوون چەند بە ئازار بێت ئەوەندە گەورە و نزیکە لە لووتکەی بوومان دوا ماڵاوایت پڕ لە نووری شەعر بێ کوردستان بێکەستر بوو
ماڵاوە ئەی مەسیحی شعر مزگێنیە پاکەکەی کۆمەڵەی هەتاوی ئەدەب پایەداری ئاونگی سەفەر و مەرەکەبی خوێنی ئاه تێکەڵ بەلاشەی برینداری نیشتیمان ماڵاوە ئەی تریفە شعری بەبەها نووسەری کۆستی کورد ئازارکێشی ئافاتی مرۆڤ بوون ئەی وێژەوانی بە ئەمەک تروسکەی نەپساوەی ئەوین بۆ ئازادی ژن و ئەوین بۆ بۆنی خاک و ئەوینی پێشمەرگە بۆ وڵاتی بەهار ماڵاوە ئەی ئەوەی سنگت ئەشکەوتی جگەرە بوو کەچی دڵت هەر لە لای خەمی باکوور چاو بە گریانی شعر بۆ خوێنی ڕۆژئاوا بوو خۆر بە هیوا بوویت بۆ سەرکەوتنی ڕۆژهەڵات دواتر پەشت لە باشوور گیرسایەوە لێدانی دڵی شعرت لە سلێمانی تا ئەو پڕی دنیا نەوەستا تەنیا هیوات باوەشی کەرکووک ئەی هۆنەری مرواریە جەرگ سوتاوەکانی هەڵەبجە بەقەت هەموو دنیا وشت کۆ کردەوە بۆ ملوان کە زڕاوەکەی ئەنفالی بەت ئەی پەیامبەری خەونی شعر ماڵاوە ڕزگار کەری خەیاڵ کەشتێوانی بەلەمی حەزی مناڵان لە دەریای هەناسە کەنارت گرت و کراسێک لە سۆس لە ئاوریشمی ئاو بۆ وڵات چنی ماڵاوایت سەختە وەک چۆن باڵی پەپولەت دەکردە بەری کچان و ژیانی ئازادی بۆ فڕینیان دەنووسی پڕ حەسرەتە ماڵئاواییت وەک حەسرەتی پارانەوە لە خوا تا ئیمانێک ببەخشێتە دڵمان بۆ شەو نخوونی خەمی هەژارە ئەی شاعری مەستەخاک تۆ تەنها شعرت ئاهونوزی بێداران نەبوو بەڵکو هەڵکوڵینێکی نەمرانە بوو بۆ خۆشەویستی ماڵاوە ئەی مۆسیقای داهێنان لە شعر پاسەوانی شەوانی عاشقانی شار دڵکراوەکەی هزری پێشکەوتن ڕابەر و ڕێکخەری ژوانی یاران شاعرە جوانەکەی سلێمانی ماڵاوە شێرکۆ دوا ماڵاواییت پڕ لە نووری شعر بێ کوردستان بێکەستر بوو زۆر سپاس پێشمەرگە کاتێ مشتە کۆڵەیان بەرز ئەکەنەوە مژدەی خۆر هەڵاتن ئەدەن کاتێ بزە ئەیانگرێ لە ناو دەخلی ڕیشیانەوە بە پۆل پەڕەسێلکە ئەفڕێ وەختێ ئەنون کاتێ خەویان لێ ئەکەوێ لە گیرفانی بەتاڵ و کونکونیانەوە ئەستێران ئەکەونە خوارێ وەختێکیش کە شەهید ئەبن ژیان بە تەپڵ و ئاڵاوە بە گردۆڵکە و یاڵەکاندا هەڵەگەڕێ ئێساش داوا لە هونەرمەند کاک هونەر حەمەجەزا ئەکەین بە لاوانەوەیەک بەشداریمان لەگەڵا بکا با بفەرمێ هەزار سڵاو لە جانی پاچی مامۆستای وشە هەزار سڵاو لە هاوڕێی خۆشەویستی حەمەجەزا دڵنیام ئێستا حەمەجەزا باوەشی کردێتەوە بۆ مامۆستاکەی خۆی ئەو مامۆستایی کە زۆر دڵسۆز و خۆشەویست بوو هاوبەشی خەم و پەژارەی کوردستان بوون ئێستا بێکەوە هەردووشیان خۆشحاڵن حەمەجەزا دەفەکەی بەدەستەوەی و چاوەڕێیەکە مامۆستا شێرکۆش بەرەو ڕوویە ڕوا و ئەڵێن دەروێشانە حاڵ دەگرن و نم لە بەهەشدا ئەکەن شەهیدانی هاوڕێتان دەڵێن لێرە شۆڕش بەرپا ئەکەن کۆپلەی شاعری خۆشەویست سارە عومەر
داوای لێبوورنەکەم لە هەموو کەم و کوڕێک وشە جوانەکان دڵمیان هەژان و ئەگەر هەر کەم و کوڕێکەوێ دڵتان گەورە بێ سوپاس. کوڕی بابە گورگۆڕ ڕێگە چۆکەن نەسنە سەر پێ وەسپێکی سپیاڵ سوور لە پێدەشتی کەرکووکەوە حیلێنێ و بۆ ئێرە دێ ئەی ئەسپەکەی تەوێڵ مارووی گەرمیاونم ئەوەی بەفرۆگر و شەپۆلی ناسی بێ ئەوەی شمشێری بروسکە و بەبراونی چێوی دی بێ تۆ ناوسێ ئەی ڕەشەبای لە پاش خۆدا و خۆسوار کردو ئەوەی جارێک زۆر داوای لێبوورنەکەم زۆر داوای لێبوورنەکەم زۆر داوای لێبوورنەکەم دڵم زۆر ناتوان بڵم داوای لێبوورنەکەم سپاس بۆ هەستی جوانی کاکوونەر. هەڵبەستەکانم سنووریان نییە و یەن و ئەچن هەموو دنیا هەموو ژیان لە باوەشی خۆیان ئەگرن. ئامادەبوانی بەڕێز ئێستاش ئێوە و دێنیس بەرخۆدان هۆنراوەیەکی مامۆستا شەرکۆبێکەس پێشکەش ئەکا لەو دیوانەی کە وەرگێڕاوەتە سەر زمانی دانیمارکی. با بفەرمێ کاک دێنیس. Kære alle sammen, jeg vil læse digte op fra Sjerko Bekas på dansk. En af hans meget kendte digte, det er den, der hedder I mit land lever larte mænd. I mit land fødes avisen stum. I mit land fødes radioen døv. I mit land fødes fjernsynet blindt. De, som i mit land agtes at fødes sunde. Man gør dem stumme og dræber dem. Man gør dem døve og dræber dem. Man gør dem blinde og dræber dem. Gør man i mit land. Sjerko Bekas, han har også et meget kendt digt om Mama Risha. Mama Risha, han var en peshmerga, som blev dræbt i 80'erne. Sjerko Bekas, han siger, Mama Risha, tigeren med de glående klør i mit germian. Mit Kurdistans nye antikke kuplet. I landsbyerne, som et efter et er brændt ned. Du er lyset på terrassen, høstsejlen og solen, vores vinterly. Du er månen, du er druen på vinmarken, du er flodens rislen, skovens brusen, du er hyrdens bål, som regn, som vand, som afgrøder er du elsket. Du er Baba Gurgurs søn, et epos i det 20. århundrede, du. Så har Sjerko Bekas også et digt om Leila Qasem. Leila Qasem, hun var den første kvindelige peshmerga, som blev hængt af regimet i Bagdad i 1974. Sjerko Bekas siger, en sø giftede sig med en horisont. I favnen på den 3. årstid, i en aftagende måneds stemmeringslys, fik de en pige og søgte nu et navn. Alle bjergene forsamledes. Alle fuglene, alle træerne, i enighed gav de navnet til pigen Leila.
et digt om Halabja, som blev giftgasset i 1988. Oppe i luften gik flyet i spænd. Det var barnets fantasi, som legede med vinden. Drillede himlen, men flyet legede ikke. Da det dykkede og fløj bort igen, der var engang en by, som blev myrdet. Og det sidste digt, det handler om, at styret i Bagdad deporterede kurderne til ørkenen i Syd-Irak, i Najaf og Karbala og andre byer syd på Irak. Hvorfor græder mon skoven der? Har den mistet et ungt skud? Bortførte stormen i går et jomfrutræ? Har den hørt, at en venlig fugl er død? Nej, skoven ved fra, at i morgen bliver den ene tilbage, når dens elskede 1000 år gamle landsby fordrives fra bjergene til sydens ørken. Mange tak. سپاس بۆ دێنیس. ئێستاش داوا لە خاتوو بەناز کچی هونەرمەندی گەورە کاک حەمەد جەزا ئەکەین با بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند وتەیەک. زۆر داوای لێبوردن دەکەم. ئێوارەتان باش ئەوەی هونەر و بەناز ویستیان بیڵێن و نەیانتوانی لەبەر تەئسیر و کاریگەری وەفاتی شێرکۆ بێکەس. من دەمەوێت ئەوەندە بڵێم تاریخ چەند کەسێک لە میلەتێکدا دەینووسێتەوە. ئەو تاریخە بەبێ ئەوەی خۆیان ویست بێتیان ببنە مێژوونووس مێژوویان نووسیەوە. مامەڕیشەکان شەهید بوون، شێرکۆ بێکەس شعری بۆ نووسین، حەمەد جەزا بۆی لاواندنەوە. بێ ئەوەی کەسیان ویست بێتیان، کەسیان لە کۆلێجێکی مێژوو خوێند بێتیان، مێژووی شۆڕشی نوێیان نووسیەوە. سوپاس.